زریان سپاس بۆ ئەمەدەبوونت سەبارەت بە پێشانگای ئەوە چۆن هەڵی دەسەنجێنن و بەگشتی پرسیاری ئەوەش بکەم چ شوێنێک بەشداریتان کردووە و لێرە بەشێک لەو کۆمپانیانە داشکاندنیان کردووە بۆ کەسانەی یاخود هاوڵاتیانی کە دێن لێرە ئێوەش هەمان داشکاندنتان کردووە؟ بەڵێ بەخێر بێن ئێمە وەکو کۆمپانیای MJ Holding کە لە بواری خانوبەرە و دروستکردنی شاری نیشتەجێ بوون بەشداریمان کردووە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیارە بەشداریکردمان لەم چالاکیە پێشانگایە بۆ خۆی کاریگەریکی بەرچاوی هەیە پرۆژەکانی MJ Holding کاریگەری و ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە دابینکردنی هەریکار و ئاوادانکردنەوەی سلێمانی بۆیە بەشداریمان کردو تا لە نزیکەوە لەگەڵ سەردانیکەرانی ئەم پێشانگایە ئاشنا بن بە گۆڕانکاری و ئۆفەر و زانیاری لەسەر پرۆژەکان. زۆر باشە. لێرە هیچ داشکاندنێکتان کردووە بۆ هاوڵاتیانەی بێنێرە بۆ پەیوەندی لەگەڵ ئێوە دروستکەن یاخودە خاوەنیەکەیەکی؟ بەڵێ بێگومان ئێمە ئۆفەرێکی تایبەتمان هەیە کە جارێکی تر لەگەڵ سەردانیکەرانی ئەم پێشانگایە شەیریەکەین پێشەکی لە تایبەتە بە پرۆژەی ڕۆڤارستی لە پێشەکی دەفتەرێ دۆلارەوە دەست پێکا و قستی مانگانی $300 کە بۆ ئێستای بارودۆخی هاوڵاتیان و موچەخۆران زۆر ئۆفەرێکی گونجاوە خەڵکێکی زۆر ئەم ئۆفەرەی بەدڵە و بەشداری کردووە. دەستەکان بەخێر بێن.